وەکو دووسایدی ئەم جارەیە کەوا بگرێت لە دووسای 30 مەترە بەڵام حکوومەت ئەیکا بە 30 مەتر ئەبێ ڕازێکی ڕاوبووچوونێکی دوکانەکە وەرگێ هیچ دوکارێک پێی خۆش نییە بکرێتە 30 مەتر ئێمە وەکو خۆمان دوکانمانەیە بە 30 مەتر یەک ڕازی نین مەگە بەسەر جازەکەمان ئابڕۆن بیکەنە 30 مەتر داواکارەکەمان ئەوەیە لە 30 مەتر کەمتر بگرێتەوە بۆ 20 مەتر زۆر باشترە و یەک کەسش زەرمەند نابێت تقریبا 150-200 دوکانە